ڕێکخراوی تەندروستی زیانی هۆشداری دەدات کە زیاتر لە 7 میلیۆن کەس لە جیهان هەر ساڵی پێشوەخت بەهۆیەکانی پەیوەندیدار بە جگەرە کێشان دەمرن و زیانێکی زۆریش بە ئابووری نیشتمانی دەگەێنێت. ئەو ڕێکخراوە و پرۆگرامی گەشەپێدانی UN لە راپۆرتێکی بڵاوکراوەی هاوبەشدا نیشان دەدەن کە جگەرە کارتێکردنی خراپی لەسەر ژینگە هەیە. زیان بە خاک دەگەێنێت و وا دەکات داری دارستان ببڕن و کارتێکردنی زۆر خراپی ئابووری هەیە کە لەبەر نەبووری زانیاری وت هێشتا بەتەواوی بە بەڵگە نەکراوە و حکومەتەکان لە پیشەسازی جگەرە داوای راپۆرتیان نەکردووە. ئاکامی راپۆرتەکە ئەوەیە کە جگەرە 7,000 مادەی ژەهرداری تێدایە کە دەچێتە نێو ژینگە و مرۆڤ تووشی شێرپەنجە دەکات. ئەو ڕێکخراوە دەڵێت جگەرە بێجگەلەوەی دەبێتە هۆی مردنی پێشوەخت میلیۆنها کەسیش کە جگەرە دەچێشن لە ئاکامی نەخۆشیەکانی پەیوەندیدار بە جگەرە ئازار دەچێشن و تووشی نەخستانی، کوێری لە دەستدانی ئەندامێکی لەش، کەسبوون و لاوازی تەندروستی دەم و دەدان دەبن. سەرڕای پێوانەکانی کاریگەر بۆ کۆنتڕۆڵکردنی جگەرە، ڕێکخراوی تەندروستی دەڵێت ژمارەی مەرجی لە ئاکامی جگەرە کێشان زیادی کردووە چونکە ئەوانەی ئەمڕۆ دەمرن لە مێژە جگەرە چێش بوونە و کات دەخایانێ بۆ ئەوەی ڕێبازی کۆنتڕۆڵکردنی جگەرە کاریگەری هەبێت.